جام لما يكشتي تر بلایم لو خوشتر خاتو زلفان لبنگه یک دنگ تیابه که است هوال به بخوش حالی عمر لا شهر سلمانی لانیو بابلیم بنکی زرگت دنگ ما لاست 1084 دنگ بو یکیتین اجتماعی کردستان و با هزاران دنگ لپیش حزبكاني تروى أما تاسود الخوشية بومن إن جاورا والله براسي لديان بابلم لديان بنكيبو شوي أما بوم شوي أن جا مكان ببيني أما هموي بجمان براسي أن جا مكان صوت الخوش كنا عنش كلا السوشيال ميديا دا جا ولوي كان أن جا مكان نزول بيش أنا كان دايكتي ببلاي زور باش برجت زور باش لا بيش حزبكاني تروى كاتا أتوانين بلين سلماني هالخوي دست أمينة كأبو بلام كوتو دست أمينة كو قرا بوسرة كاني شورشينيو أقرب لين نبرو كيكتي أساسينا كي يكسر كرداتي یک سیاست جبهه کات اما اسم انجام که بینین بم رجت الخوش کرده لوی کلا جبهه بن کانا تا اس انجام کان برای زوز سرتایا والله مکتی زور لپیشوا وبالتأكيد تاش كميكي تركا ئاماری تریش بڵاوەکرێتەوە بە تاکید کە هێشتا بڵێ مسادقە ناکرێ بەڵام ئاماری تریش بڵاوەکرێنەوە ئەبینین ڕێژەی دەنگدانی یەکێتی زۆر لەوە زیاترە بێ کە ئیعلانەکرێ باسەکرێ ئێمە لە دەنگدانی تایبەتە بینیمان ئەو ڕێژەی کە لایەنێک باسییانە کردوایی ئیعلانە ڕسمەکە کە باز لە دەنگدانی تایبەتکرا دوو ئەوە نەبوو بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان و بە تاکید لە پارێزگای هەولێر و دووهۆکیش ئێمە ماوەیەکتر ئەیبیستین کە ڕێژەی دەنگدانی یەکێتی زۆر بەراورد بە هەڵبژاردننی پێش و زۆر لەوە زیاترە و ئەوەی جەنابیشت باست کرد کە یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئێستا یەک سیاسەتی هەیە یەک بڕیاری هەیە یەک سەرۆکی هەیە ئەمە ڕنگدانەوەی هەبوو هەم لە بانگەشەی هەڵبژاردنە هەم لە بەشداری پێکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستان لە هەموو چین و توێژەکان لە کاسبکارێکی سەرجادە هەتا بازرگانێک لە سیاست مەدارێک هەتا کەسێکی ماڵەوە کە هەر ئەتوانم بڵێ مەبدەئی یەکێتیان نەبوو یاخود هەر وەکو دەنگدەری یەکێتی بوو یعنی لەگەڵ کادری یەکێتی نەبوو یعنی ئەمە خۆی لە خۆیان سیاسەتی سەرۆکەکە سیاسەتی حیزبەکە وای لە خەڵکەکە کرد کە بەو جۆش و خڕۆشە چۆن بەشداری بانگەشەی هەڵبژاردن کەن و لە پرۆسەی هەڵبژاردن بکەن خاتو زولفان تا چەند کاریگەریان لەسەر پرۆسەی دەنگدانی ئەمڕۆ هەبوو بۆ تەواوی ئەو چین و توێژانەی تۆ ئاماژت پێکرد هەم بەڵێنەکان و هەم تاوی پلانی بۆ بڵێمێکێتی لە نێو بانگەشە و هەروە لە نێو پەرلەمانی ئایندەشە وە بە تەکید ڕوونە ئێمە بینیمان هەم سەردانکردنی جەنابی سەرۆک لە شەقامە و لە بەشداریکردنی لەگەڵ کاسبکارانی ئاساییە و لە هەم کۆبوونەوەی کاچینێکی گرنگی کۆمەلگا گەنجە کە بینیمان چۆن ئاپۆرایەکی گرنگ کە دوای سەرۆکە کەوتن کە باسییان لەوە کرد ئیتر ئەم کاتی ئەوە هاتووە کە ئێمە مادام سەرۆک دەنگەدا ئێمەش دەنگەدەین خەڵکمان بینی کەوتی من قەت سیاسەتم نەکردووە قەت لەگەڵ هیچ حیزبێکان نەبووم بەڵام مادام کاک بافڵ سەرۆکی یەکێتیە بەدڵنیایی و من دەنگ بە یەکێتی نیشتیمانی کوردستان دەم بۆ بازرگانمان بینی بە هەمان شێوە خەڵکی کاسبکارمان بینی کە ئەمە بە تەکید یعنی ئەم شێوازە لە بۆ هەموو هەڵبژاردنێک لە هەموو دنیا چۆن بانگەشەکە دەور و تەسیرێ بێ بە تەکید دەور و تەسیری لەسەر ئەمڕۆی هەڵبژاردننیش هەبووە کە هەم قوارەی هەرێمی ڕزگار کردووە کە هەم بە دەنگێکی زۆر بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان هەم ئەتوانم بڵم ئایندەیەکی گەشیش بۆ هەرێمی کوردستان بە حکمەوەی ڕاستکردنەوەی حکومڕانی لە دوای ئەم هەڵبژاردنەوە زیاد دەکا و ئاوڕێکی زدی لە خزمەتگوزاریەکانی ڕێگەوبان و شارەوانی بۆ خەڵکی هەرێمی کوردستان لە هەموو پارێزگاکانە بێت زۆر باشە لە ئێستادا عێراق وڵاتێکی گەنجانەیە کە لە 60 لە گەنج پێک دێت کاتە ئەتوانێ بڵێن یەکێتی نیشتیمانی کوردستان خاوەن سەرۆکێکی گەنجە هەموو ئەو کاندیدانەی کە دیاری کردبووە توانێ بڵێن لە لیستەکەیە زۆربیان گەنج بوون زۆربیان خاوەن پسپۆڕی زۆر جیاواز بوون هەروە خۆشی گەنجە هەمیشە لە دڵی گەنجەکانە ئەکرێ بڵێن ئەم جارە گەنجەکانیش بەرەوڕووی یەکێتی نیشتیمانی کوردستان هاتن هەندێک لە گەنجەکانمان هەبوو ئەوی من تا ئێستا دەنگم نەداوە بەڵام ئەم جارە دەنگێم بە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمڕۆ من لە سوشیال میدیا بینیم لەوەی کە هەندێک لەوانەیە کە بەهۆی ئەوەی کە کارتی بەیامەتریان وەرنەگرت بۆ مافی دەنگدانیان نەبوو بەداخ و پەژارەوەدایان نابوو لەوەی کە بەداخەوە کە ئێستا ناتوان کارتەکە وەرگرنە بەڵام ئەگەر وەریان گرتات و دەنگیانەدا بە یەکێتی نیشتیمانی کوردستان لەبەر سەرۆکەکەی کە سەرۆک پافڵ تاڵەبانیە بە تەکید ئەگەر شەوانە من بە حکمی شاری سلێمانی زیاتر بەڵام دەڤەری ڕاپەڕی نیشتم لەگەڵ هەڵەبجا شەوانە سەیری جادەکان و شەقامەکانی ناو شارێ کردا بەشی لە 180 گەنجان تایکووە بوونەوە و بە ئاڵای سەوزەوە و بە وتنەوەی شیعارەکانی سەرۆک و بە هەندێ ئەم وشانەی کە ئەبنە ترێندە سۆسیال میدیا کە ئەیانوتەوە بە تەکید وای لێ هاتبوو لە مناڵێکەوە بە تایبەتی گەنجەکان تا بە تەمەنێک ئەم وشانیان ئەوتەوە کەواتە ئەمە باز لەواکە کە سەردەمێکی گۆڕانکاری لە هەرێمی کوردستان
کوردستان بەڕێوەیە و یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە سیاسەتی بیرکردنەوەی گەنجانە بووە چونکە گەنج ئەو سێکتەرە گرنگەیە لە کۆمەلگادا کە کۆمەلگای بە زیینوی پێوەسفەکرێ ژنان و گەنجان لە کۆمەلگادا دوو توێژی گرنگن ئەتوانی هەم زیینوبوونەوەی حیزبەکە هەم دەسەڵات هەم خۆشگوزەرانی لە وڵاتە کە ئەمانە دەستی کارن فکرۆبیر و بۆچوونی تازایان هەیە ئاوەدانی تیاز ڕوئەدا و بە تایبەتی ئێستا کە سەرۆک گەنجە و ئەو کاندیدانە کە بەم هەموو شێوازە پسپۆریە جیاوازانە بە تاقەیەکی زۆر جوان هەم لە ماوەی بانگەشەی ئاشکراکردنی بانگەشەکردنی هەڵبژارن و هەم لە پێشتریش ئێمە بینیمان لە کۆمەلگادا چۆن خزمەت دەکەن کە چۆن پسپۆری خۆیان لە کۆمەلگادا ئەتوانن ئەوانەی کە سەرکەوتووە بن ومێ دەکەم ڕێژەیەکی بەرچاوی زۆریان لە بوارە پسپۆریە جیاوازەکانە سەرکەوتوو بن ئەوانەی تریش پشتیوانی سەرکەوتوەکانە بن لە پەرلەمانە ئەدای خۆیانە بێت و ڕنگدانەوەیە بێت بە تایبەت بۆ ژنان خات و زولفان و بۆ ژنە کاندیدەکان یەکێتی نیشتیمانی کوردستان لە پێشینەی با بڵێم کارەکانی ئەوان چی ئەبێت لە پەرلەمانی ئایندە چکە ئەمە پەرلەمانێکە بێت جیاواز لە هەموو پەرلەمانەکانی تر و چەندین دەستور و بابەتی یاسایی هەیە کە ئەبێت جارێکی پێداچوونەوەی پێدا بکرێت و ئەم جارە دەنگی یەکێتی زۆر جیاوازە بێت لە پەرلەمانی با بڵێم ساڵانی پێشووتر بەڵام تۆ خۆت وەکو ژنێک و خوب چالاکوانێک با بڵێم چۆن ئەڕوانیتە ژنان بە تایبەت و وەکو هاوکارش ماماژێ پێکرد بەشێک لەو گەنجانەی کە ئێستا خاوەنی بڕوانامەی زۆر بەرزن و لە ئاستی با بڵێم بڕوانامەی بەکەلەرۆس و ماستەر و دکتۆراشان کاتوانن جێپەنجێکی باشیان هەبێت لە نێو پەرلەمانی کوردستانە تۆ خۆ چۆنم بابەتە بینی و بە تەکید ئەوەی کە گرنگە من بە ماوەی ئەو بانگەشەی هەڵبژاردنە کە لە شەقاما بەرگوێمەکە و وشەی کۆتان بەرگوێ نەکەوتۆ بۆژن ئەمە زۆر لای من گرنگ بوو ئەوەندەی کە بەدواداچوون مەکرد توێژینەوەم لەسەر ئەوە کە لە شوێنی بازگەکانی دەنگدان و لە شوێنی کارکردنا باز لەوە ناکرا کە ژنان با بە کۆتا بڕۆن ڕێژەیەکی کۆتایان هەیە و تەواو کە ڕێژەکە لە ساتسیە باز لەواکرا کە توانای ئەو ژنا چەند بەتوانایە و چەند قودرەی هەیە مەهارەی هەیە و ئاسی بڕوانامەکەی چەند بەرزەوە لە کۆمەلگادا چەند خزمەت دەکا و بە تەکید ئەم ژنانە بەرپرسیارەتیانەکەوێتە سەر هەم وەگەوەی کە نوێنەری خەڵکن و هەم لە ئەدای ئەوەی کە لە حیزبێکی یەکێتی نیشتیمانی کوردستان کە حیزبێکی نوێگەرە باز لەوە ئەکا کە بتوانێت لە هەموو سێکتەرەکانی کۆمەلگادا خزمەت بکە و ڕاستکردنەوەی ڕێڕەوی حکومڕانی کەوە دروشمی هەمومانە بە تەکید ئێمە ئەیبینین ژنان ئەو بەرپرسیارەتە ئەگرنە ئەستۆی خۆیان و لە پەرلەمانی جێگە دەستیان دیارە بێ و ئومێد دەکەم ئینشاڵڵا ئیعلانی کۆتاییش بەشێک لە خاتونەکان بە دەنگی خۆیان سەرکەوت بن من وا چاوەڕوانەکەم بەڕاستی زۆر سپاس بۆ ئامادەبوونە سپاس بۆ ئەو زانیاریانەی کە ئەمڕۆ پێت بەخشین و هیوادارینە کە نیشتیمانی کوردستان لە دوای ئەنجامە بەرایەکانیش هەر پلەیەکەم بەدەست بێنێت و دڵنیاشینەوەی کە ڕێژێکی زۆر بەرچاو بەدەستێنێت زۆر سپاس بۆ تۆ سپاس بۆ ئامادەبوونە اینجا ئێمە چینە لای پەیامنەرمان ئەمیر محەممەد کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمانە ئەبێت وەک ئەزانین ئەمڕۆ لە بنکەکانی دەنگداندا جگە لە چاودێرانی سیاسی کە هەر لایەنێکی سیاسی چاودێرێکی هەبوو لەوێ و هەروە ڕێکخراوە دەوڵەتیەکانیش بەشدار بوون لەوەیە کە چاودێریان هەبوو لێ بۆ ئەوەی چاودێری پرۆسەکە بکەن تاکو بتوانن پرۆسەیەکی ئاشتیانە بەڕێوە بچێت هەڵبژاردنێکی تەواو ئارام و ئاشتیانە بێت و گرفتێک و چارەسەرێکیش هەبێت لەوێ بتوانن چارەسەری بکەن بۆ کێشەکان بۆ ئێمە ئەمیرمان لەگەڵا بێت بە شێوەیەکی ڕاستەوخۆ لێکێک لا بنکەکان لە شاری سلێمانی و میوانێکی ئەبێت کە چاودێرێکی ڕێکخراوی نێودەوڵەتیە ئەمیر سڵاوە لێبێت و ئەم کاتە و باش ئەگەر بمان بگوایە بزانین لەو بنکەیە کە تۆی لێیت ڕێژەی دەنگەکان چۆن بوو و هەروە گفتوگۆش بکەیت لەگەڵ ئەو چاودێری ڕێکخراوە نێودەوڵەتیە. سڵاتان لێبێت و شەوتان باش ئەڵبەت سەعات و نیوەک تێپەڕیوە بەسەر کۆتایی هاتنی پرۆسەی هەڵبژاردن لە دەنگدان بۆ خولی شەشەمی پەرلەمانی هەرێمی کوردستان لە پاش 6 ساڵ چاوەڕوانی و 2 ساڵ دواکەوتن و 5 جار دواخستنی پرۆسەکە ئەمڕۆ پرۆسەکە سەعات 7 بەیانی دەستی پێکرد سەعات 6 ئێوارە بە دیاریکراوی سەرجەم ئەو ئامێرانی کە لە نێو بنکە و وێزگەکاندا بوون با تەواوەتی وەستان و پرۆسەکە بە کۆتایی هات ڕێژەی بەشداریکردن لە سنووری پارێزگای سلێمانی بەپێی ئەو سەرچاوانی کە دەستی ئەمە کەوتووە و ئەو بنکانی کە ئێمە خۆمان لێرە بووین و لەگەڵ بنکەکاندا بووین یانی ڕێژەیەکی بەرچاو لە هاوڵاتیان بەشداریان کردبوو سەرڕای ئەوەی کە لە بەشێکی زۆری بنکەکاندا کێشەی پەنجەمۆر و نەخوێندنەوەی پەنجەمۆر و کێشەی کارتی بایۆمەتریان هەبوو هەر بە نمونە لەم بنکەی کە ئێستا منی تێدام بنکەی ڕەوشن بەدرخان بە نزیکەی 300 کەس ئەو کێشە و گیرروگرفتیان بۆ دروست بوو هەندێکیان توانرایە خود بڵێن چەند کەسێکی دیکەش کێشەکان بۆ دروست بوو بۆیان چارەسەر کرا بەڵام بەشێکی زۆری هاوڵاتیان
ئەو کێشیان بۆ چارەسەر نەبوو هەڵبەت سەرڕای ئەوەش بە ڕێژەی بەشداریکردن لە سنووری پارێزگای سلێمانی و لە بازرگەی سلێمانی ڕێژەیەکی باش بووە هاوڵاتێکی زۆر بەشداری کردووەوە ئەوەی کە ئەمەوێت لێرەیە باسی کەم ئەوەیە کە پێشەوەی بچمە سەر ناوی یاخود ڕێژەی دەنگدەر و ڕێژەی ئەو لایەنانی کە جەنگیان هێناوە ئەمە باسی ئەوە بکەم کە پرۆسەکە بۆ ئەمڕۆ بە شێوەیەکی زۆر هێمنانە بەڕێوە چوو و هیچ ئەوەی کە ئاگادار بین هیچ کێشە و گیر و گرفتێک و هیچ خروقاتێک بە پێی ئەو قسەی کە چاودێرانی پرۆسەکان جەرمێنداوە هەڵبەت بە نزیکەیی چواردە کۆنسۆڵخانە و بە دەیان ڕێکخراوی نێودەوڵەتی و ناوخۆیی بەشداریان لەم پرۆسەیەدا کردو بۆ چاودێریکردن و بە هەزاران کەس کە سربەخۆیانە لێرە بۆ ئەمڕۆ لە بنکە و وێزگەکاندا ئامادە بوون بۆی کە چاودێری بکەن من نوێنەری یەکێک لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکانم لەگەڵایە زانیاری لە خۆی وەرەگرم ئەمەوێت ئەو باسیەوە بۆ کاکە بەگشتی پرۆسەکان بڕۆ چۆن بەڕێوە چوو ئەسڵاو لێبێت بەگشتی پرۆسەکەی ئەمڕۆ چۆن بەڕێوە چوو و ئەوەی کە ئێوە تێبینیتان کردبێت لەبارەی خروقات لەبارەی کێشە و گیر و گرفتەکان لە ئەم سنوورەدا هەبووە ئەوەی کە ئێوە چاودێریتان کردبێت سلااو من بە محەممەدم لە ڕێکخراوی IOHR نێودەوڵەتی بۆ مافی مرۆڤ ئێمە تقریبا نیزیکە لە 125 کەسمان هەبوو تیمەکانی خۆمان کە بە خۆبەخشانە ئیشی ئەمانە کرد چاودێری هەموو سنتەرەکانمان کردووە بە تایبەت لە سلێمانی 30 کەسمان هەبوو لە تیمەکەی خۆمان لە بەیانیەوە ئێمە سەردانی سنتەرەکانمان کردووە کە بەڕاستی بینیمان پرۆسەکە بە شێوازێکی زۆر باشڕۆش و هیچ خروقاتێکمان نەبینی و تەنها سنتەرەکان ئەوانەی هەندێک هەوڵاتی کە وەکو تۆ باس کردەوە کە کێشەی پەنجەمۆریان هەبوو پەنجەمۆرەکەیان ئیشیان ناکردەوە و هەندێکیش هەبوو بەڕاستی ئەوانەی کە کارتی دەنگدانەکە بەسەریان چوو لە 2017یان تازەیان نەکردو ئاگایان لێ نەبوو کە مافی دەنگدانیان لە دەسوو ما باقی کە پرۆسەکە بە شێوازێکی زۆر باش ڕێژەیەکی باش هاتووە لە سەر هەموو سنتەرەکانی سلێمانی باشە هەندێک کێشەی تەکنیکی هەبوو من ئاگادار بووم کە ئێوە بەردەوامی لەگەڵ ئۆفیسی سەرێکی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆ هەڵبژاردنەکانی عێراقا بە بەردەوامی لە پەیوەندیدا بوون بۆی کە چارەسەری و کێشانە بکەن و کێشانە چی بوو چەند کێشە بوو بابەتە چارەسەر کراوە هەنێک ئەو کێشانە هەبوو کە هەنێک هەوڵاتیان کە ویستیانە دەنگیان بن بەڵام پەنجەمۆریان تیان نەخوێن یعنی نەک ئەوەی کە بڵێ پەنجەمۆرەکە مطابق نییە ئەیانوت پەنجەمۆرت داخل نییە ئێمە لەگەڵ ئۆفیسی سەرەکی کۆمیسی باڵاتمان قسەمان کردەوە کە هەوڵمانداوە چارەسەریان بکەن هەنێک کێشەمان کە ئێمە ئەوەی کە ئێمە ئاگادارمان لێ بوو چارەسەرمان کردووە بەبێ هەوکاری کۆمیسیۆنی باڵا دەستەکان خۆش سپاس بۆ تۆ بڵێ ئەمەی کە گوێبیستی بوونەمە نوێنەری یەکێک بوو لە ئەو ڕێکخراوانی کە ئەمڕۆ با بەردەوامی باسەر بنکەکانی پارێزگای سلێمانی کە ژمارەیان نزیکی 477 بنکە بوو لە ئەم سنوورەدا سەرپەرشتیانە کردوە چاودێری پرۆسەکانە گەرەوان باس لەوا دەکەن کە پرۆسەکە با بێخروقات و با بێ کێش و گیر و گرفت بەڕێوە چووە ئەوەی کە من ئەمەوێت ئێستا لێرەدا باسی بکەم ئەوەیە کە لە ئێستەوە وردە خەریکان جامە سەرەتایەکانی نێو بنکە و وێزگەکان دەردەکەون ئەم بنکە و ئەم وێزگانی کە منی دامبەرمونە لەم بنکەیەدا کە پێکاتوە لە چوار وێزگە هاوکارم هێمنکەمان لە پێشوودا بەشێکی زۆری ئامارەکانی خوێندەوە ئەوەی کە جێگەی تێبینی و سەرنجە ئەوەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەرجەم وێزگەکاندا بە دەنگێکی زۆر لە پێش لایەنەکانی دیکەوەیە هەڵبەت لە زۆر وێزگە هەبووە کە بۆ نمونە بە نزیکەی نیوە زیاتر لە پێش هەموو لایەنەکانەوە بووە ئەوەی کە جێگەی تێبینی بەدووە من لە بنکەکانی دیکەشەوە چونکە ئێمە بە بەردەوامی لە بنکەکانی دیکەشا لەگەڵ چاودێرانی بنکەکەەوە لەگەڵ ئەو کەسانی لەوێدان لە پەیوەندیدانەوە نیش باس لەوە دەکەن لە بەشێکی زۆر لە بنکەکانی شاری سلێمانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە هەمان شێوەی ئەم بنکەیە دەنگی زۆری نەیهێناوە و بە ڕێژەیەکی زۆر لە پێش لایەنەکانی دیکەوەیە تاوەکو ئێستا ئەنجامە سەرەتایەکانن ئەم ئەنجامانی کە بڵاوکرێنەوە ئێستا کارمەندانی کۆمیسیۆن خەریکی ڕێکارەکانی دوای پرۆسی هەڵبژاردنن هەڵبەر ڕێکارەکانی دوای پرۆسی هەڵبژاردنیش کۆمەڵێک ڕێکاری سەختن و کاتیان ئەوێت ئەمە بۆ مەبەستەی کە پرۆسەکە بە شێوەیەکی شەفاف و بە شێوەیەکی ورد و چڕ و پڕ بەڕێوە بچێت ئێستا دەنگدان تەواو بووە واتە هیچ هاوڵاتێک ناتوانێت لە سەعات 6ەوە کە ئامێرەکان کۆتاییان پێ هاتووە یاخود ئامێرەکان بە تەواوەتی لە کارکردن وەساون بەڵام ئێستا کارمەندانی کۆمیسیۆن خەریکی ڕاکێشانی داتا و زانیارەکانن ئەم داتا و زانیاریانە دەنێتەوە بۆ ناوەندی ئۆفیسی سەرەکی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆ هەڵبژاردنەکانی عێراق و لە داهاتووشدا ئەم سندوقانێکە لێرەن دەبرێنە شوێنێکەوە بە پارێزراوی و لە پاشاندا بە شێوەی دەستی جیا دەکرێنەوە دووبارە ئەوەی کە من تێبینیم کردبێ یاخۆ دەستمنم هەبێ ئەم هەڵبژاردنە بە هەمان شێوەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق کە ئەنجام درا لە ئەو شوێن
شوێنی کە دەنگەکانی تێدا جا دەکرێتەوە بە هەمان شێوەیە یعنی منەوە بڵم کە بە هەمان سیستەمە من ژەمە کەمێک باسی و سیستەمە بکەم بۆیە پرۆسی ڕاگەیاندنی ئەنجامە بەرایەکانیش تا ڕادەیەک سەخت دەبێ و کاتی دەوێت ئەنجامە سەرەتایەکان ڕادەگەێنرێ ئەنجامە سەرەتایەکانەوە ئەنجامانن کە لە جیهازەکانەوە یاخود لە ئامێرەکانەوە ئەو ڕێژەیە کە دیاری کراوە بە نمونە ئێستا ئەو ڕێژانەی کە لە ئەم وێزگانەدا هاتوون لێرە بە بەردەوامی هەڵدەواسرێت دووە وێزگەکانی دووکیە بنکەکانی دیکەش بە هەمان شێوە بەڵام لە پاشاندا دەبرێنە شوێنێکی تایبەت لەلایەن کارمەندانی کۆمسیۆنی باڵای سەربەخۆ بژاردنەکانی عێراق و کە تایبەتن بۆ پرۆسێت دەنگەکانیش دووبارە بە شێوەی دەستی جیا دەکرێتەوە بە شێوەی دەستی کە جیا کرایەوە ئەم داتایانی کە هەن دەنێرێتەوە بۆ ئۆفیسی سەرێکی کۆمسیۆنی باڵای سەربەخۆ بژاردنەکانی عێراق لەوێ چاودێری دەکرێت و وردبینی بۆ دەکرێت هاوتا دەکرێتەوە ئایا بزانن کە ئەو ڕێژەی کە بە دەستی جیا کراوەتەوە هاوتایە لەگەڵ ئەو ڕێژەی کە بۆ نمونە لێرە بە ئامێرەکە خوێندێتەوە یاخود ئەو ئامریکا لێرە تۆماری کردو بە مانگی دەستکرد ڕاستەخۆ ناردێتەوە بۆ ئۆفیسی سەرێکی کۆمسیۆنی باڵای سەربەخۆ هەڵبژاردنەکانی عێراق کە ئەگەر هاوتا بوو هیچ کێشەیەکی تێدا نابێت و ئەنجامەکە پەسەند دەکرێت ئەگەر لە سندوقێک یا لە وێزگەیەک یان لە بنکەیە کێشەیەک هەبێت جیاوازی هەبێت لە نێوان ژمارەکاندا بە نمونە کاندیدێک ژمارەیەک لە دەستیە کە بەدەست جاکراون ئەو دەنگانی کە بەدەست جاکراون زیاتر بێ یا کەمتر بێ ئەو سندوقە سەر دەکرێت و لێکۆڵینەوەی لەسەر دەکرێت تیمەکانی تایبەت بە لێکۆڵینەوە لە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆ بژاردنەکانی عێراق لێکۆڵینەوەی لەگەڵ دەکەن کە بزانن ئایا ئەمە بۆچی بەم شێوەیە بۆ و ورترین و ینی با چڕۆپڕی لێکۆڵینەوەی لەسەر دەکەن بۆی کە ئەنجامی ڕاستەقینەی دەنگەکان جیا بکەن و لە پاشاندا بەر ئەنجامی کۆتایی یاخود دەر ئەنجامی کۆتایی لەلایەن کۆمیسیۆنی باڵای سەربەخۆ بژاردنەکانی عێراقەوە ڕادەگەێنرێت. بەڵێ ئەمیر سوپاس بۆ تۆ سوپاس بۆ تەواوی زانیاریەکان سوپاس بۆ پێدانی ئەنجامە بەراییەکانیش کە پێگەیاندین کە زۆر دڵخۆشن بەڕاستی پەیوەند و ئەنجام بەرایەکان وابێت ئەبێ ئەنجامی کۆتایی چۆن بێت ئەنجا بێگومان ئەمڕۆ میوانێکیشمان لەگەڵا بێت کە خۆی لە بەشی ئامارە و کۆمەڵێک زانیاری دروستیشان لەو ئەجا دەرم وەڵام لەگەڵەوەی ئێستێمە دڵنیای لەوەی کە هاوڵاتیان دڵخۆشێکی زۆر دەرەبڕن وەک چۆنەوەی کە ئێستا ئێمە لێرە زۆر دڵخۆشین بەڕاستی ئەنجامەکان ئەوەنە دڵخۆشکەرە کە ئەمە ئاهەنگی ئەوێت ئاهەنگی سەرکەوتنی ئەوێت بەڵام داواکەین لە هەموو هاوڵاتیان چۆن هەمیشە یەکێتی نیشتیمانی کوردستان و لایەنگران یەکێتی نیشتیمانی کوردستان بە شارستانیانە خۆشیەکانی خۆیان دەربڕیوە هەمیشە لە پێشەنگی شارستانی ئابووین بۆیە هیوادارین خۆشیەکانیان بەتەقەدەر نەبڕن خۆشەکانیش بەردەوام بەڵێ بە خۆشیەکان بەردەوام بێت ئەمە جارێ ئەنجامە بەراییەکانە هەواڵی خۆشین چاوەڕێی بە بڵێن جیاوازی لە کۆتایی جاکردنەوەی ئێستا دەنگە بەرایەکان تەنان جاکراوەتەوە ئەنجاوردا هەواڵەکان بەپێ و ئامارانەی کە لە مەکتەبی هەڵبژاردنێکی نیشتیمانی کوردستان بەدەستی ئێمە ئاگات هەواڵەکان زۆر دڵخۆشکەرە هەواڵەکان ئەوەیە کە لە زۆربەی بنکەکان ئێمە بەدوو ئەوەندە و سێ ئەوەندە لە پێش لایەنەکانی دیکەون کەمە زۆر دڵخۆشکەرە سوپاس بۆ هەر کەسێک کە ئێستا دەنگی داوە با یەکێتی نیشتیمانی کوردستان و بە کاندیدان یەکێتی نیشتیمانی کوردستان و متمانەی بەو کاندیدانە هەبووە وردە لەگەڵ هاوکارم پەیوەندە بەشێک لەو ئامارانەی کە ئێمە بەدەستمانەگات هەوڵئین کە بگەینین بە ئێوەی عزیز و خۆشەویست و لەگەڵەوەشە میوانمانە بێت و پامنێریشمانە بێت کە زانیاری دروست بە بەردەوامی بین بەڵام هیوادارینەوەی کە تەقی خۆشی ڕابگرێت لە ئێستادا لە بەردەم مەڵبەندی یەکی ڕێخستنی سلێمانی ئاهەنگی خۆشی ئەگێڕێت و دڵنیای لە دوایە لە دوای ئەنجامە کۆتاییەکان یەکەتی کەرنەفاڵی خۆشیش ئەگێڕێت بۆ ئێمە هیوادارین تەقی خۆشی ڕابگرێن هەمووان بەشدار بن لە ئاهەنگەکەی کە لە بەردەم مەڵبەندی سلێمانیە ئەگێڕێت و بەڵام بە شێوەیەکی شارستانیانە بۆی ئەم خۆشیوەکو هاوکارم دەروون ئاماژەی پێکرد بەردەوام بێت ئەمە جارێ ئەنجامە بەراییەکانە با چاوەڕێ ئەنجامە کۆتاییەکانیش بێن اینجا هەواڵی زۆر خۆش بە ئێمەیە و وردە هەوڵئین کە هەواڵەکان بێوەکەنین و ئێستا وەکو ئاماژەمان پێکرد ئەنجامە بەراییەکانە بەڵام ئیتر بەپێی بنکەکان بە خۆشحالیەوە لە بەشێکی زۆر لە بنکەکانی با بڵێم شاری سلێمانی بەگشتی و لە گەرمیان و ڕاپەڕین و شاری هەڵەبجا یەکێتی نیشتیمانی لە پێش هەموو حیزبەکانی ترەوەیە ئەنجا وردە هەوڵئین کە زانیاریکاتان پێبین بە هەموو زانیاریەکان یەکسەر نین ببینەران وردە بچینە لای میوانەکەشمان بچینە لای کە خالید
حاجی وادی بەرپرسی بەشی ئاماری مەڵبەندی یەکی ڕێخستنی سلێمانیە کا خالی ساڵ لێ بەخێر کاتۆ باش زۆر سپاس. جادو جا پیرۆزبایی لێ ئەکەین پیرۆزبایەکان لەوەی کە هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان بە سەرکەوتوی کۆتایی پێهات لە دوای چەندین جاردانانی کات بەڵام دواخرا و لە دووەم جاریش پیرۆزبایی ئەوەکەینەوەی کە هەموو یەکەتی نیشتیمانی کوردستان لە ئەنجام بەرەکانە ئێمە تاسە سەرکەوتنمان بەدەستێنەوە بە ڕێژێکی زۆر پەرچاو لە پێش لایەنەکانی دیکەوەین. شەوتان باش بەخێر هاتی. بە شەوێکی پڕ لە ئومێد و بەڕوویەکی گەشەوە خۆشبەختانە هەر گەیتە ناو کەناڵەکەەوە لە پرزگەکەوە تا دەگەیتە لای بەڕێستان هەموو بەڕەنگ و سیمایە دیارە جێگەی ئومێدێکی دڵخۆشخەر خەندەیەکی پڕهیوا لەسەر لێوی هەمووانە بێگومان هەڵبژاردننی ئەم قۆناغی ئەم جارە جیاوازتر بوو بۆ یەکێتیەکان لە هەڵبژاردنەکانی پێشوە کەوتینە قۆناغێکەوە بەردەوام کە هاتین شرۆڤەیە قسەیەکی لەسەر بکەی جۆرێک لە پاساوهێنانەوەیەکی لاوازمان هەبوو بۆ دۆخانەی کە هەبوو بەڵام ئەم جارە جارەکانی ڕابردوو دەمانەوە بۆ هیوا بۆ داهاتوو ئێستا ئەم جارە گەشتین بەو خاڵەی کە دەتوانین بە یەقینێکەوە و بە ئومێدێکی بەرزەوە بە دەنگدەران و بە یەکێتیەکان و بە کوردستانیان بڵێن ئەو یەکێتی نیشتیمانی کوردستان بوو ڕاستە لە هەوراز و نیشێوی زۆر تێپەڕان بەڵام کەوتەوە سەر شارڕێژکەی خۆی و بە هەورازێکی سەختا سەرکە و جارێکی تر یەکێتیەکان بوونەوە یەکێتی بۆەوە ئومێدێکی گەورە بۆ یەکێتیەکان بۆ کوردستانیان لەبەرەوەی یەکێتی سەنگەرێکی گەورەیە بە تەنها وابەستە نییە بە حیزبێک نییە وابەستە بێ بە چینێکەوە ناوی یەکێتیەکان بێ یەکێتی سەنگەرێکە سەنگەری کوردایەتیە ئەو ڕۆژەی ئەو یەکێتیە نەشونما بکە باڵا بکە سەنگەری کوردایەتی بەهێزە بێ و کوردبوون دەبێتە جێگەی شانازی و کورد بۆ خۆی لە پێگەیەک و سەنگێکی گەورەترا ئەبێ کەی یەکێتی لە نوشستا بێ پرسەکانی کوردیش پاشەکشەی کردووە من هەمیشە حەزەکەم ینی پرسی یەکێتی لە ئاست مەسەلە گەورەکان و استراتیژەکانی کووردا ببینرێ نەک لە بازنەیەکە قەتیسی بکەین پەیوەست بێ بە چوارچێوەیەکی حیزبی و تایبەت بێ بە ئەندام و دۆست و لایەنگرەکانی خۆیەوە یەکێتی هێزە ئیرادەیە خوێنی شەهیدە و ئومێدی هەر چوارپارچەی کوردستانیش. کا خالید ئەم وێنەی لە پشتی ئێمەوەیە گۆڕانکاری زۆر لە هەرێمی کوردستان ئاکات بێگومان بۆ 4 ساڵی ئایندەش بە تایبەت هەڵبژێراوانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ پەرلەمانی کوردستان ئەتوانن جارێکتر گۆڕانکاری گەورە لەنێو ئەم بینایە بکەن. تۆ خۆت چیت هەیە بۆ هەڵبژاردننی ئەمڕۆ و بۆ تەواوی کادران و دەنگدەرانی ئەمڕۆ یەکێتی نیشتیمانی کوردستان؟ بۆ هەڵبژاردننی ئەمڕۆ دەمەوێت لێرەوە بەش بە حاڵی خۆم سوپاسی یەک بەیەکی هەموو ئەندام و دۆست و لایەنگر و هەواڵ و کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەم. کورد پندێکی جوانی هەیە دەڵێ شین و شایی دەستەوایی ئەم جارە یەکێتی و یەکێتیەکان بە دەستەوایی ڕۆشتن بە پرۆسەیەکی گەورە و توانیان ئەنجامێکی دڵخۆشکەر بۆ هەموو یەکێتیەکان کۆبکەنەوە و یەکێتی بخەنە قۆناغێکی بەرتر بێگومان ئەوشمان لەبیر نەچێ ئەمە موجامەلە نییە ئەمە بە ئیرادە و توانا و بەهێزی و گوتارێکی پڕ لە هەیەجان و هەژمونێکی گەورەی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە هاتووە یەکێتیەکان ئێستا سەرۆکێکیان هەیە پڕپڕن لە ئیرادە ئەگەر لە قۆناغێکە بارودۆخی یەکێتی کەوتووەتە دۆخێکەوە یەکێتیەکان نەیانتوانیوە پڕ بەگەروی خۆیان تەعبیر لە ئیرادە یەکێتی بوونی خۆیان بکەن. هەواڵی بەڕێز بیر بکەرەوە ئەم یەکێتی نیشتیمانی کوردستانە گەشتە قۆناغێک لە قۆناغێکە لە کاتی پرۆسەی دەنگدانە چاودێرەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر سنووقەکانی دەنگدان قردیە لە سەوزەکەی ملیان بە جۆرە لە جۆرەکان دەشاردەوە لەژێر کراسەکەیانە بۆ لەبەرەوەی هەژمونێکی گەورەی ئۆپۆزیسیۆنی ئەوانە هەبوو یەکێتی گوتارێکی ڕوونی نەبوو. ئەی ئێستا کام یەکێتیە؟ ئەو یەکێتیە سەرۆکەکەی تەنها تیشێرتێک لەبەرەکە و دەڕاتە پایتەختی هەرێمی کوردستان ئەرشی دەسەڵاتێکە لەرزێنێ کەوا بوو ئەم یەکێتیە
هەنگاوێکی گەورەی هێوشتووە لە یەکێتیەکەی جاران بەجێ ماوە لە ڕاستیە ئێستا یەکێتیەکە پڕ لە ئیرادە و عەزەمەت ئەمە موجاملە نییە بڕواتان هەبێ لە هیچ قۆناغەکانی ڕابردووشە ئەم یەکێتیە پڕ ئیرادەیە بەم شێوەی ئێستا نەبینراوە لەبەرەوە بەش بە حاڵی خۆم واشی دەبینم و هەر دەبێ واش بێ ئەو باڵەخانایی کە نوێنەرەکانی یەکێتی لە داهاتوە دەڕۆنەوێ لە پشتی سەرۆکێکەوە دەڕۆن لە ڕاستیە پڕ لە ئیرادە و بەهێزی و دەبێ ئەوانیش ئەو ئیرادەی کە سەرۆکەکە پێیداون لە ڕێگەی پەرلەمانەوە بیبەخشنەوە بە میلەتەکەی خۆیان لە ڕێگەی پرۆژەی چاکسازی گەورەوە بتوانن گەورەترین خزمەت بکەن باشترین یاساکانیان دەرچێنن کە لە ماوەکانی ڕابردوو لە 30 ساڵی ڕابردووە نەتوێنراوە دەرچێنرێ بە خزمەتی میلەتی کوردی پێ بکرێ و باشووری کوردستانی پێ بکرێ ئەرکی پەرلەمانتارەکانە بڕۆن تەعبیر لە ئیرادەی ئەو دەنگدەرانەی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەن و تەعبیر لە ئیرادەی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەن کە بەڕاستی پڕپڕە لە ئیرادە و لە تەحەدیات هەواڵی بەڕێز ینی ببینە لە تورکیا دەوڵەتێکی گەورەی پێنجەمین دەوڵەتی ناتۆیە هەر بەهێزەکانە دەوڵەتێکی وەکو تورکیا لە کەناڵەکانی تەلەڤیزیۆنی و بانگەشەکە بۆ ئەوەی تیرۆکی سەرۆکەکەی تۆ بکرێت کەوابوو بزانە ئەم سەرۆکەی تۆ لە توانیوێتی چی پێگەیەک بگرێت لە ناو معادلەی سیاسیە لە ڕاستی خالید بەڕێستان بەرپرسی ئامارن بەس ئێستا هاوکارم نوێترین ئاماری پێەیە ئامادیت پێکەوە پێت بڵین لەگەڵ بینەرەکانمانە فەرموو پێوە لە کۆتا ئامار دەرەنجامە بەراییەکان لە ئێستادا یەکێتی نیشتیمانی کوردستان 35,000 دەنگی بەدەستێناوە کە ئەمە لەوانێت تا ئەسن نیوەی دەنگەکان بێت لە شاری سلێمانی کە ئەمە ئەنجامە بەراییەکانە لە شاری کە لەوانەیە جیاکردنەوەی نیوەی دەنگەکانیش بێت ئەگەر دەنگەکان کۆتایی پێ بێت ئەبێ دەنگەکانمان بێ بەچەند کە 2 ئەوەنە و 3 ئەوەنە لە پێش حیزبەکانی دیکەوەین جا ئەتوانین بڵین لەوەی کە هەڤاڵ پافڵ تاڵەبانی لە کەرنەڤاڵی سلێمانی کێکەم کەرنەڤاڵ بوو لە کاتی بانگەشەیە ئەنجامیدا ئاماژەی بەوە کرد لەوەی کە کۆچی دوایی سەرۆک مام جەلال هەروان نەخۆشکەوتنی هەڤاڵ هێرۆخان و لەگەڵ نەخۆشکەوتنی هەڤاڵ کاکۆسرەت ئەمانە زۆر یعنی وەکەوەی کە چۆن لە ماڵێکا تۆ گەورەیەک نامێنێ ئەو ماڵی کێشەی تێ ئەکەوێت ئاماژەی بۆ کرێکێتیش کێشەی تێکەوت بوو بەڵام ئەکرێ بڵین ئەم جارە بۆی سەرۆکە گەنجەکەمانەوە بۆهۆی ئەو ئومێدەی کە بە سەرۆکەکەمان هەمانە لەوەی کە هەر شتێک بڵێت جێبەجێ ئەکات هەر شتێکی ویت بێت جێبەجێ کردووە ئەکرێ ئەم جارە لەوەی کە هاوڵاتیان متمانیان دووبارە بەخشیوەتەوە بە یەکێتی نیشتیمانی کوردستان بە تایبەتی گەنجەکان بە شێوازێکی زۆر جیاوازتر دەرومە لە سوشال میدیا ئەمبینی لەوەی کە گەنجەکان دایانێنا ئەنوت کاتێک کە ئێمە وێنەی هەڤاڵ پافڵ تاڵەبانی ئەبینی سەرۆک پافڵ هەر لە خۆتەوە هێزێکە بۆ دروستە بێت هەر لە خۆتەوە حەزێکی یعنی هێزێکی وات بۆ دروستە بێت حەزێکی بەرەو سەرکەوتن بڕۆیت کاتێکێتی نیشتیمانی کوردستان دوای ئەم سەرکەوتنە گەورەی کە بەدەستی ئەهێنێت و بەدەستیشی هێناوە ئەتوانین بڵین ئەبێت چی بکات هەواڵی بەڕێز دەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان توانی متمانەیەک لە جەماوەر و لە کوردستانیان وەربگرێتەوە بۆ خۆی دووبارە بەدەستیشی بێنێتەوە دووبارە بەدەستی بێنێتەوە بۆی بەدەستی بێنێتەوە دەبێ ئەو ڕێچکە و هەنگاوانە بگرێتە بەر کە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بانگەشەکانە داوای کرد لە خەڵکی کوردستان وتی تاقیمان بکەنەوە ئەلبەت تاقیکردنەوە بۆ مانایی نا یەکێتی نیشتیمانی کوردستان لە 30 ساڵی ڕابردووە لە هیچ کایەکی سیاسیانە بووە نەخێر بەو واتایی بە سەرۆکایەتی کاگماڤڵ لە پرۆسەی سەرکردایەتیان نەبووە لە پرۆسەی حکومەتێکان نەبووە بەو شێوە هەموو پنتەکان لەسەر دەستی خۆی بنیاتنرابێ ئەم جارەیان هەموو بابەتەکان لە ژێردەستی ئیرادەی مەکتەبێکی سیاسی بەهێز بە ئیرادەی سەرۆکێکی بەهێز بنیادەنرێ من دڵنیام و باوەڕم وایە ئاسوویەکی گەش هەیە ئەو بەڵێنانەی داوێتی بە خەڵکی کوردستان و بە تایبەتی بۆ گەنجان بۆ دەرفەتی ژیانێکی باشتر خۆشگوزەرانێکی باشتر هەنگاوی گەورە دەنێ وەک خۆی وتی ئەم شتانش کارێکی ئاسان نییە لە شەو ڕۆژەکە بڵێن هەموو کوردستان ئەگاتە قۆناغێکی زۆر پێشکەوت و ئەم هەموو قەیران و ئەزمانە کۆتایان پێدێ بەڵام گرنگ ئەوەیە کاروانێک کەوتۆتە ڕێ ئەم کاروانە ئیرادەیەکی گەورەی لە پشتە لە هەرکوێکیش کاروان کەوتە ڕێ بە ئیرادەیەکی بەرزەوە بۆ ئاسوویەک ڕوانی بۆ داهاتوویەکی گەشتە ڕوانی
دڵنیا بە کەم بەنیان زۆر هەرەگەن بەخوار. بێگومان ئێستا ئێمە دڵنیان لە هەر ماڵێک کە هەواڵێکی یەکێتی تیابێت ئێستا ئاهەنگ و خۆشیە لەو ماڵەیە دڵنیان لەوەی کە بەدڵێکی زۆر خۆشەوە چۆن ئەمڕۆ ئێمە بە جەژن دەستمان پێکردوامانەزانی جەژنە ئەمڕۆ دڵنیان مەسەر لەو ماڵانەیە جەژنەکە بۆ بە 2 جەژن و بە 3 جەژن و هیوادارین کە ئەو خۆشیە بەردەوام بێت و دڵنیان لەوەی کە ئەمە ئەنجامە بەرایەکانە ئەنجامە کۆتاییەکان هەواڵێکی زۆر دڵخۆشکەرەوێت بۆ هەموو ئەوانەی بۆ هەموو هەواڵێکی یەکێتی بۆ هەموو ئەوانەی کە متمانیان دووبارە بە یەکێتی بەخشیوەتەوە لەوانەی خەڵکمانەوە بە یەکێتی نەوبێت بەڵام ئەم جارە بۆی سەرۆک پافڵەوە متمانی بە یەکێتی بەخشیوە ئەو مافەی کە هەیە بۆ بەخشیوێتی بە یەکێتی دڵنیا بن نەک ئەم دەنگانە بە تەنها دەنگی یەکێتیەکان نەبوون دەنگی خەڵکانێک بوون تیایدا بووە هەرگیز نەڕۆشتووە بۆ دەنگدان لە ڕاستیە ئەم جارە باوەڕی وایە ئیرادەیەک هەیە ئەو گۆڕانکاریە بە یەکێتی نیشتیمانی کوردستان دەکرێت لە ڕاستیە و متمانە بە یەکێتی نیشتیمانی کوردستانەدا و باوەڕی وایە دڵنیام ئاسووی گەشی ئەو خەڵکە ناومێد نابن لە 4 ساڵی داهاتووە بۆ خۆیان بە چاوی خۆیان گۆڕانکاریەکان دەبینن ئەو بابەتانە هەست پێ دەکەن و بە شێوەیەکی گشتی لە خۆناغەکانی داهاتوو لە هەڵبژاردننی داهاتووم پێم وابێ خەڵکێکی زۆر زیاتر لەمەی ئێستا متمانە بە یەکێتی نیشتیمانی کوردستانەکە بیریشمان نەچێت دەنگێکی زۆری هەواڵان و خەڵکانێکی زۆر هەبوون یعنی دەیان خەڵکم بینیوەم بە چاوی خۆم نەخۆش بۆ هاتۆ بۆ دەنگدان کە چێبینی بەهۆی ئەو میکانیزمانە ئەو ڕێشوێنانی هەبوو بەداخەوە نەیتوانیوە دەنگەکەی بدا محروم بۆ لە دەنگدان بەهۆی خوێندنەوەی پەنجەکانی دەستیەوە یان کێشەیەک لە کارتەکانی دەنگانیانە دروست بووە و زۆر بێ زۆرینەی ئەوانە هەمویان زیاتر لە هەواڵ و دەنگدەری یەکێتی نیشتیمانی کوردستان بوون و بۆ هەڵبژاردننی داهاتوو دڵنیامان بەڕێزانە خۆیان زووتر دەڕۆن بۆ کۆمیسیۆن ئەو بابەتانیان چارەسەر دەکەن و لە هەڵبژاردننی داهاتوو ئێمە دەنگێکی باشتر دێنین پیرۆزە لە یەکێتیەکان پیرۆزە لە خەڵکی کوردستان تەمەناکەین هەموو قۆناغەکانمان بەخۆشی تێپەڕێنین لە دوای ئەم قۆناغەش پرسی حکوومەت و دەوڵەتداری دێتە پێشەوە دڵنیام یەکێتی نیشتیمانی کوردستان لە باشترین تیمەکانی خۆی ئامادە دەکا و دەینێرێتە حکوومەت بۆ ئەوەی بتوانن باشترین خزمەتکاری خەڵکی کوردستان بن وەک دروشمەکە یەکێتی نیشتیمانی کوردستان خەڵکانێک بنێرن دەنێرین دڵنیابە لە توانایانە هەبێ ئەو دروشمە هەڵبگرن ڕاستکردنەوەی ڕێڕەوی دەسەڵات بەڕاستی دەسەڵات لە کوردستانە لاروخێچە و پێویستی بەڕاستکردنەوە بێگومان وایە سوپاس بۆ بەڕێز خاوێت حاجیوادی کە لەم ڕووماڵە تایبەتە لەگەڵمان بوویت و سوپاس بۆ هەر کەسێک کە ئەمڕۆ متمانی بە لیستی سەوز و یەکێتی نیشتیمانی کوردستان کرد و دەنگی بەو لیستەدا بێگومان سەرکەوتنی یەکێتی نیشتیمانی کوردستان سەرکەوتنی هەر 4 پارچەیە و وردە وردە زەنگی سەرکەوتنی یەکێتی لە تەواوی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان لێ ئەدرێت لە شاری سلێمانیەوە دەست پێەکەین و وردە وردە بەرەو شارەکانی تر بێگومان وەکو سەرۆک پافڵەڵێت تەواوی کوردستان سەوزەکەین. سوپاس بۆ ئێوەش تەمەناکەم هەمیشە هەواڵی خۆش ببەخشنەوە مژدەی خۆش بەخشنەوە هەموو خەندە بخەنە سەر لێوی دەنگدەرانی یەکێتی و هەوادارانی یەکێتی ئەڵبەت کاڵێن هەواداری یەکێتی دڵنیابن یەکێتی لە هەر 4 پارچەی کوردستان هەوادار و خەڵکی دڵسۆز و خۆشەویست و ئازیزی خۆی هەیە. زۆر سپاس بۆ ئامادەبوونە زۆر سپاس.